إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهابتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاشی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. کاتێ ئەچینە خزمەتی قورئان لە باسی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسسەلام، هەمیشە خوا جەلە جەلالوه دوو کاری زۆر گەورەی پێ ڕاستپاردوون. کارێک دروستکردنی مرۆڤ، کارێکیش ئاوەدانکردنەوەی سەرزەوی. هیچ پێغەمبەرێک نییە لە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسسەلام تەنها کاری دروستکردنی مرۆڤ بێ یا خزمەتکردنی مرۆڤ بێ، بەڵکو ئەم زەویەی خوا هەر یەکێک لە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسسەلام کاری کردو بۆ ئاوەدانکردنەوەی و دروستکردنەوەی. لە باسی داوود عەلەیه السەلام رب العالمین لە باسی ذیکر و خواناسی و دینداری و طاعەتیە ئەفەرمێ یا جیبال ئەوبی معه والطەیر، دەنگێکی خوای گەورە زۆر گەورە و خۆشی دابوویە، ئەفەرمێ ئەی کێوەکان، ئەی طەیر و تووڕەکانی ئەو دەوروبەرە هەمووتان لەگەڵ ئەوە بگەڕێنەوە لای خوا و ئیستیغفار و ذیکرەکانی ئەو بخوێنن. لە پەنای ئەوەشە ئەفەرمێ وەئەلەنە لەه الحەدید، ئێمە ئاسن و مادەی ئاسن کە زۆر گرنگە بۆ مرۆڤایەتی ئەومان فێر کرد کە چۆن نەرم ئەکرێتەوە، بە ئاگر چۆن گەرم ئەکرێت و ئەتوێتەوە و شتی تری پێ دروستەکرێت. بۆیە گرنگە ئێمە ئیماندار لە دنیامان وەکو دینمان بڕوانین، لە دینیشمان وەکو دنیامان بڕوانین. ئەمە فەلسەفەیەکی زۆر گەورەی ئیسلامیە کە ئێمە ئیماندار ئەبێ بزانین چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ خوای خۆمانە، چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ دنیامانە. کۆمەڵێک زنجیرەیەک وتار و بابەتی گەورە هەن لەژێر عنوانی من القورآن إلى العمران، چۆن لە قورئانەوە فێر بین عمرانی سەرزەویکەن و زیندووکەینەوە، لە ڕووی مادیەوە عمرانی سەرزەویکەی، لە ڕووی معناوە عمرانی سەرزەویکەی. بۆیە فقهێکی نوێ کە عولەما دایانهێناوە فقه العمرانی من القورآن، لەوە چە سەرەتاکەی بگەڕێتەوە بۆ مفەکیری گەورەی ئیسلامی فەرید الئەنساری مەغریبی، کاتێکەوە لە خزمەتی قورئانە هەندەسەی قورئان و بیرۆکەی دروستبوونی سەرزەوی لە قورئان دەریکێش. لەوە چێ بە هەر کەسێک لە ئێمە بڵێن هەدەف لە بوون و ژینی تۆ چییە لە سەرزەویە، خوا تۆی بۆ خەلق کردووە، تۆی بۆ دروست کردووە، احتیمالە جواب بداتەوە بڵێ تەنها بۆ عەبدایەتی خودا و لە عەبدایەتیشە تەنها نوێژ و ڕۆژوو بێتە زیهنی. کاتێک کە سەیری قورئانەکەین بەشێک لە کارەکانی ئێمە بریتێ لە عەبدایەتی کە لە حوزوری خوایە ئینسان خۆی نەوی بکە، کە ئەفەرمێ وما خەلقت الجن والئینس إلا ليعبدون، جنۆکە و ئینسانەکانم تەنها لە پێناوی عەبدایەتیەکی قوڵی خۆما دروست کردوون. دووهەمین شتێک کە لە قورئانە هەستی پێ ئەکەی ئەوەیە کە مرۆڤ ئەبێ دروست ببێ. قد أفلح من زكاها وقد خاب من دساها. سێهەمین دانە بریتێ لە عیمارەتی زەوی و ڕۆشنکردنەوەی سەرزەوی. بۆیە ئەفەرمێ هو أنشأكم من الأرض واستعمركم فيها، خوا ئێوەی لە زەوی دروست کردووە، ئێوەی کەوتە خاوەنی ئەوەی کە زەوی عیمرانکەن و دروستکەنەوە و سەر لە نوێ بنیاتی بنێنەوە. ئیبراهیم عەلەیه السەلام کاتێک کە ماڵ و مناڵی بەجێ ئەهێڵێ لە شوێنێکی چۆڵە، ئەم ماڵ و مناڵانە کاتێک کە بەجێ ئەهێڵێ بێکەس بێحاڵ بێلانە، ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع
عند بيتك المحرم. خواهي جان من ئەولادەکانی خۆم ذڕیەتی خۆم ئیسماعیل لە شوێنێکە کە هیچ زەرعاتێکی تیا نەبوو، هیچ جوانی و جەماڵێکی نییە، بەردێکی ڕەش، لەوێ من مناڵەکانم بەجێهێشت. ربنا ليقيموا الصلاة، بۆی نوێژ بۆ تۆ بکەن، عەبدایەتی بکەن. بەڵام تەنها عەبدایەتی لەم شوێنە ژیانی ئەمانە بەسەر نابە، بۆیە ئەفەرمێ فەجعل ئەفئیدەة من الناس تهوي إليهم، خوای دڵی خەڵکی وەها لێ بکە بەرەو پیری ئەوان بڕوا، وارزقهم من الثمرات، لە هەرچی سەمەراتی سەرزەویە پێیان عەتاکە لعلهم يشكرون، وەی شکرانە بژێری تۆ بکە. ئەمە پێغەمبەرێکی گەورەی وەکو ئیبراهیم عليه الصلاة والسلام کە ئیمانداران ئەولادترین کەسن بە ئیبراهیم، لە نوێژەکانە بەردەوام ناوی ئەهێنین، لە سەڵەواتە ذیکری ئەو ئەکەین. ئەفەرمێ مناڵەکانم بەجێ ئەهێڵم، بەڵام خوایان تۆ سەرزەویان بۆ ئاوەدان کەرەوە، دەوریان قەرەباڵغ کە بە تەنیایان مەکە، بۆیان بکە سەوزەوات و زەرعات و دەوریان بکەرە ثەمەرات و ئەنواع میوەکانی خاکیان پێ عەتا بکە. زۆر کات ئەبێت ئینسان لە مادیگەرەیە ئەوەندە ڕۆ ئەچێ، پێی وایە ئەگەر بێت و هەندێک لەو کارانەی کە ئەیکا لە ڕووی مادیگەرەوە جێی معنای بۆ ئەگرێتەوە، نە معنە جێی مادە ئەگرێتەوە، نە مادە جێی معنە ئەگرێتەوە. بۆیە ئەفەرمێ ئەجعلتم سقاية الحاج وعمارة المسجد الحرام كمن آمن بالله واليوم الآخر، پێتان وایە کە ئەگەر مزگەوتی خوددا ئاوەدان کەنەوە کەعبە بەیت الله الحرام و ئەو بن بە حاجەکان ئیتر هیچیان نەهێشتوێتەوە، ئەمە وەکو ئەو وایە کەسێک کە ئیمانی هێنابێ بە خوددا و بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم و ئیمانی هێنابێ بە ڕۆژی دوایی، وجاهد في سبيل الله كمن آمن بالله واليوم الآخر وجاهد في سبيل الله. إن جاء فرمي لا يستوون، أم دوشتا قد وكو يقنين، واتا إنساني إيمان دار لقل بنياد نانوي الزوي عمراني الزوي مروف بنياد أنيتو خوي دروس أكاتو، عبدايتك يقول رب العالمين أكا، تزكية وتربية نفسي خوي أكا. بويا أجر مفهومك جوري الدين ورجرين ألين أم أين بيروزا سيري مروف أكا وكو كائنك زور جوري هرشي لكردونا هي همو خالة بيناوي أو دروسي كردو. بويا إنسان زور جوري الإسلام هرشي صفاتي جوري وقرسي هي أو كي وكان بيان هلنا أجيرا مروفاتي هلا يقرد مروف زور جوري الله رب العالمين، كاري زور جوري بيسبيرا ودروس كدني خوي ومنال وعائلة همو أمانة لكولي مروفي مسلمانا لقل أول شوانا زين تنها وعبادته بردق لسر بردق لم زويا دابني هموي أكات عبدايتي، هموي أكات جمال وجواني، هموي أكات دينداري وخواناسي، أو مالك بو خوت وبو منالكانتي دروسك يا إسراحتك، أو باخيك بنياتي أني، أو رزاويا أو بيريك لي أديتو أو كرائك شبر باخو بستانت هموي بشكل التعمير سرزي. بۆیە خۆشەویستمان ئەفەرمێ ئەگەر ڕۆژی قیامەت هات دارێ بەدەستەوە بوو بینێژە، چونکە بەشێ لە کارەکەی تۆ بریتە لەوەی کە سەرزەوی ڕۆشن کەیتەوە، سەرزەوی ئاوەدان کەیتەوە. ئێمەی ئەهلی دین لە ئەمڕۆیە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوەیە سەرزەوی ڕۆشن کەینەوە، سەرزەوی تاریک کراوە بە ظوڵم، ئەبێ ئیمانداران بە عەدالەت زیندوی کەنەوە. چەند گرنگە کەسێک لە ڕووی هەندەسەکەی خۆیەوە سەرزەوی بنیاد بنێتەوە دروست کاتەوە، چەند گرنگە وەستایەک بەدەستەکانی زیندوی ئەکاتەوە، چەند گرنگە کەسێک کە بە ئالەتێک دروستی ئەکا سەرزەوی ڕۆشن ئەکاتەوە. ئەبێ کەسێکەوە سەرەتای ژیان خاکەنازێکی دروست کرد بە چەند ئەجری دەستکەوێت ئەگەر نیەتێکی چاکی هەبێ، چەند زەوی ئاوەدان کراوەتەوە ئەجری دەستکەوتووە. ئیتر بۆ هەموو شتەکانی تر ئەبەو شێوازەیە ئەو کەسەی کە کارەبای دروست کرد، ئەو کەسەی سەرزەوی ڕۆشن کردەوە، ئەبێ ئەمانە چه ئەجرێکیان هەبێ ئەگەر نیەتێکی ساغ و پاکیان هەبێ. بۆیە تۆی ئیماندار بەشێک لە کارەکانت زیندووکردنەوەی سەرزەویە، بەشی دووهەمی کارەکانت خواناسی و تاعەت و عەبدایەتی و مزگەوتە. خوای گیان ئێمەی ئەهلی مزگەوت ئەمڕۆ بێدەست و نینۆک کراوین، هانا بۆ لای تۆ بەرزەکەینەوە. خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە خزمەتی عیباد و بیلا دەکەن یا رب العالمین. یا ربی خوایە سەرزەوی خۆتمان پێ ڕۆشن کەرەوە، عەدالەتی خۆتمان پێ بەرپاکە یا رب العالمین. یا ربی خوایە دڵمان وابەستەی یەکتر کە یا رب العالمین. خوایە لە ئەهلی خواناسی و صلاح و تاعەت قبوڵمان کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت دینداریمان قایم کە. خوایە خواناسی لەم وڵاتەی ئێمە بگەینە پلەیەکی زۆر بەرز یا رب العالمین.
خوای ئەهلی دین لەم وڵات و نیشتیمانەی ئێمە بەهێز کە خوا ناسیان زیاد کە لە خۆتیان زیاتر نزیککەرەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت قبوڵێکمان بدەرێ زۆر گەورە لە دنیا قبوڵێکمان بدەرێ لە ئاسمان یا رب العالمین خوایە ئەم ئیماندارانەی هاتوونەتە ئەم ماڵە تۆ خۆت شاهدی ئەمانە قەت سوژدەیان نەبێت تەنها لە حضوری تۆیان نەبێ ئیلاهی ئەمانە ڕکوع نابن تەنها لە بەردەم تۆیان نەبێ کە خۆیان نەوی ئەکەن إلهي أمانة دسي زليلي دعاء قد برزنا كان وتنها لبارقا ومقامي تويا نبي دا إلهي دعاء كان جرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.